هێزەکانمان لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕاپەڕین لە قەزای پشدەر لە بنکەی هەڵشۆ لە چەند ڕۆژی ڕابردوو توانیویانە چالاکیێکی گرنگ ئەنجامدەن کە بریتی بووە لە دەستبەستە داگرتنی بڕی 3.5 کیلۆ لە تریاک کە ویستویانە بە شێوەی پۆست لە یەکێک لە نووسنگەکانی ناوشاری قەڵاتزێ بە شێوەی پۆست بینێرن بۆ دەرەوەی هەرێم بۆ یەکێک لە وڵاتەکانی دەرەوە کە لە ئێستادا 2 تۆمەتبار بەو حاڵەتەوە دەستگیر کراون و فەرمانی لێکۆڵینیان بۆ دەرکراوە بە مادەی یاسایی 26 لە یاسای مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقڵیەکان لێکۆڵینەوە لەگەڵیاندا بەردەوام. دیارە ئەم چالاکیە یەکەم جارە لەو شێوەیە شێوازێکی زۆر تایبەتیان بەکارهێناوە کە لە شاردنەوەی مەوادی هۆشبەرەکە بووە لە ناو بەرگی سندوقەکەدا توانیویانە بڕێکی زۆر لەو تریاکە بشارنەوە و نووسنگەی پۆستیان بەکارهێناوە ویستویانە بەرەو دەرەوەی وڵات بینێرن دیارە ئەوەی کە معلوماتێکی لەسەر پێدەچێت بۆ وڵاتی کەنەدا.